لەگەڵ مێژووی دروستبوونی عراقی نوێ لە سەردەمی هێزی بەریتانیا دەژیکاری ئەو سەردەمە و وڵاتانی خۆراوە خاچی کوردستان بە سەر چوار دەوڵەتی ناوچەکەدا دابەشکرا و شارەکانی باشووری کوردستان بە عێراقەوە لێکێنرا هەرچەندە بە گوێرەی بەندەکانی ئەو کاتەی عیسمەت الئومەم دەبوو لەگەڵ دروستبوونی و عێراقە نوێدا گەلی کورد بە مافەکانی خۆی بگات لە چوارچێوەی و عێراقەدا بەڵام هەر لە دانانی مەلیک فەیسەڵی یەکەمەوە تا دەسەڵاتەکەی سەدام حوسێن گەلی کورد هەر دەچەوسێنرایەوە و مافەکانی لێزەوت دەکرا لە ساڵانی حەفتاکاندا بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد گەیشتە ئاستێکی زۆر بەهێز و بۆ بەدەستێنانی مافەنەتەوەی و سیاسی و کللتورەکانی گەلی کورد فشارێکی زۆری لەسەر حکوومەتی ئەو کاتی عێراق دروست کرد تادان بە مافەکانی گەلی کووردا بنێ ئەوە بوو حکوومەتی ئەو کاتی عێراق ناچار بوو مل بۆ دانوستان لەگەڵ شۆڕشدا بدات و ئەنجامی ئەو دانوستانانەش ئیمزاکردنی ڕێکەوتنامەی 11 ئاداری ساڵی 1970 لێکەوتەوە کە بۆ یەکەمین جار بوو بەغدا بە شێوەیەکی ڕسمی و پرۆتۆکۆلیانە دان بە مافەکانی گەلی کورد بنێ لە چوارچێوەی عێراقدا لە چوارچێوەی ئەو ڕێکەوتنەشدا دەبوو بەغدا دانبنێ بە مافەنەتەوەیەکانی گەلی کورد لەگەڵ پێشکەشکردنی گرنتی بە کورد بۆ بەشداری پێکردنیان لە حکوومەتی عراقی و بەکارهێنانی زمانی کوردی لە دامەزراوە فێرخوازەیی و پەروەردەیەکاندا هەرچەندە لەو ڕۆوەوە وا ڕاگەیەندا بوو کە هەردوو لەسەر و بابەتانە ڕێکەوتون بەڵام حکوومەتی عراق ڕازی نەبوو کێشەی کەرکووک چارەسەر بکە هەرچەندە پێش ماوەیەکی زۆریش لە دروستبوونی کێشە ڕێکەوتنەکە لەلایەن بەغداوە مرێنرا بوو چونکە بە وتەی چاودێرانی سیاسی ئەو کاتە بەغدا و ڕێکەوتنەی لە نیاسپاچی خۆیەوە بەرامبەر بە کورد ئیمزا نەکردبوو بەڵکو بەهۆی خراپی باری ئابووری و دابەزینی ئاستی توانە سەربازەکانی لە ڕووی چەک و سەربازیەوە پێویستی بەهودنە و کات هەبوو تا خۆی بەهێز بکاتەوە هەر بۆیە پێویستی بۆ ڕێکەوتنە بووە بۆ ئەوەی چەند ساڵێک لە بری سەرقالبوون بەشەر سەرقاڵی بەهێزکردن و خۆپەرچەکردنەوە بێ ئەوە بوو لە دوای چەند ساڵێک لە ئارامی حکوومەتی عراق دوای خۆبەهێزکردنەوە جەنجی لە دژی کورد دەست پێکردەوە و لە مانگی ئاداری ساڵی 1974 یەکلایەنە ناوچەی ئۆتۆنۆمی بۆ کورد ڕاگەیاند کە وەک ئیدارەیەکی کارتۆنی بوو ڕنگدانەوەی خواست و ئیرادەی خەڵکی کوردستانی لە خۆ نەگرتە بوو بۆ بەڕێوەبردننی کوردستان بەڵکو ئیدارەیەک بوو لە ڕووی دارودەستەکانی خودی دەسەڵاتی عراقی پێگاتەبوون و ئەوەی بەغدا دەیویست ئەوە لە کوردستان جێبەجێ دەکرا لە دوای نسکۆی ساڵی 1975 و شکستی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لەو سەردەمەدا سەدام حوسێنی دیکتاتۆر کە ئەو کاتە جێگری سەرکۆماری عراق بوو پێی وابوو ئەگەردار خورما لەسەر شاخەکانی کوردستان بڕوێ جارێکی تر پێشمەرگە لەسەر و شاخانە دروست نابێتەوە بەڵام یەک ساڵ بەسەر نسکۆکەدا تێنەپەڕی تا سەرکردەیەکی مەزنی تری کورد لە بری دارخورماکەی سەدام هەزاران پێشمەرگەی لەسەر چیاکانی کوردستان پەروەردە کردەوە بە بیرێکی شۆڕژگێڕانی نوێ بۆ خەباتکردن لە پێناو بەدەستێنانی مافەکانی گەلی کورد ئەوە بوو سەرۆک مامجەلال لە چاخانەیەکی شاری دیمەشقی پایتەختی سووریاوە دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانی ڕاگەیاند و پەیامێکی گەورەیە ڕاستی بەعسیەکانی عراق کرد بەوەی چیاکان بە پێشمەرگەکانی شۆڕشێکی نوێ بەڕابەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاوەدان دەکرێتەوە و کوانووی شۆڕشی نوێ جۆش دەدرێتەوە ئەمجاریان شۆڕشی نوێ بەڕابەتی سەرۆک مامجەلال نەک هەرتوانی بەشێکی زۆری دەستکەوتەکانی گەلی کورد بەدیبێنێ بەڵکو تەواو پێچەوانی قسەکانی سەدام ڕوویدا و سەرۆک مامجەلال وەک هەڵۆیەکی بەرزەفری قەندیل بەسەر دارخورماکانی بەغداوە نیشتەوە و بۆ یەکەم کورد کە لەلایەن گەلی عراقەوە لە هەڵبژارنێکی بێخەوش بەسرە کۆمار هەڵبژەدرێت و ئەو سەدام حوسێنی بە ئاگر و ئاسن حکمی عراقی دەکرد چووە زیندانەوە و لە پای تاوانەکانی سزای لە سێدەرەدانی بەسەردا جێبەجێکرا